لەگەڵ هاوڕێیەک باز لە بنەماڵی قوربانیەکانمانە کردوانەی بە کەرامەت و دەژنی ئەوانەش سازش و هەندێکیان دەبنە بڵندگوی ئەو حزبەی ئەو بەرپرسەی کە باوچیانی کوشتە. بەڕێزان ژیان ئەتو بۆ خۆت ئۆتۆماتی کابراایەک دەبینی ئاژەڵەک ڕزگار دەکا، یەکێکی کوردستان دەبینی ئاژەڵ دیفاع لە ئاژەڵ دەکا و هەندی کاپەکان بەخێو دەکات، یعنی خۆشەویستیش دەدێت ئازاری ئاژەڵ دەدا بەرمونە ڕقل لێ دەبتەوە. یەکێک جوانیەک لە ژیان فرێدا بەرمونە کۆمەڵک کەس کە بووینە سیمبول بەچ بووینە سیمبول بە هەڵوێستەکانیان بە قوربانی دانەکانی خۆیان و خانەوادەکانیان سەربەرزن وەکو مامەڕیشەیە لە کەرکووک ماسەرەن شەید کۆچەر و شەید سەردارە لە هەولێر لا سلێمانی ئاسۆی دەلاکە مەسن قادر کابانەوەکو هوەرمەندێک تۆ دەزی خۆت ڕێز لێدەگری ماسەرەن ئەحمەد قایەیە لە چاو شوان چە فەرقە ئەو شوان هەمومانی پەروەردە کرد بە گیانی شۆڕژێ بەس لەبەرەوەی ئێستا کویلە و پول پەرستۆی کەس ئەحمەد قایەش ئیلە ئەبەد بە نەمری دەمینێ ئەڵماز گۆنایە هێ من و هەژار ئێخۆ هەژار دەڵێن بەتواناترە لە بواری ئەدەبی ئەوانە بەس هێ من لەبەر ئەوەی خۆی نەدۆڕان چ شخصیەتێکی هەیە بچێ دوێ سەدان لەو نمونانە هەیە لەو ڕوانگەش لە سیاسیش وەرە بڕۆ سیرکە ئەو بنەماڵە قوربانیانی سازشیان و حزبە ئەو حزب بوو ئەوانە کردی لەو پارە یان لەو پۆست چەندە ینی خوێنی باوکیشان ئاستی پێگەی باوکیشان من خەڵکی هەستم پێکردی وتم با وەڵا عیفەت و کوڕی ئەو قارەمانەی بەجددیمە لێ ڕوانگەەوە بابین هەندێک نمونە بێنینەوە لە ناو پارتی یەکێتی ئەگەر نەقسە شمێلم تاواکەن یەکێتی من یە قەلم دیتەوە کوڕی مرادکانی کوردی هەموو 2 ساڵ نابێ بەدەستی باوکی یەکێتی و قوباد و پاڤل و ئەژی ئەمین کوش ئەو دوسەیەکە بوون باو هەمومان منتەین ئەوە مێژوو تازە ڕەشنابتەوە ئێ بەس کوڕەکەی دەچیتر نییە ینی بە شانازیەوە ئەوە قوبات ئەوەی لێ دەدات خۆ ئەگەر قوبات ئەمش نەکردی بە ئەو ڕاسی یەکێتیە شادەی برێ مەرتەبەشی داتێ بڵاویش دەکاتەوە ئێستا دەڵێن لە ناو کوێ پۆزیش لێ دەداتن بە سارێ ئۆلیس کوور بابەواز بین بەخۆی و بە براکەی ئەوە براکەی شەید مرادکانی کوردی لە پارتی ئاری هەرسین وەرەسەیەکە چەند ناشیشنە کاچ خۆم باوکت ئەڵێ نەسە پارەیە نازم چیە پارەی 5 دەکەنە و سامی و ئیدریس بە کوشتیان کوشتیان بە بڕیاریوان کوژە کاکە تو دەبیەوە پارتیش قەیدی ناکە بەس تو نێچی ئەتوی کڕی بە پارە و سیارە بەوەیەوە بێ ئەگەر باوەڕەکەت هەبی بڵێ باوکم خیانەتی کردی مەسە سرعبڵا دەڕێ باوکم خیانەتی کردی ئەم دزت بوومە باوکیشی کوژایەوە لە سفر لەگە ناوێچێتی دەستی پێکرد هەچەند لە سوێنتی هازیە بەرمونە بەڵام قەزدم من بیرمانی ستران لە کادیرەکی ناوێچێتی دەستی پێکردەوە نەبووێ بەرتی لەوە بی دژی باوکی خۆی قسەی کردیا و شانازی پێ ناکات بەلایکە ئەوە دوشتی جیان قسەک خاڵش کە کچی فەلەکە دینگاکەی کاکە چ خۆم هەمومان دەزای فەلەکەدی بەخۆی لە قائی هەیە دەڵێ تەلمیح دەدەکە باوکی کوژە ڕۆژی پارتی ڕوونکردنەوەیدا بڕواب کە باسی کردبوو وتبی هەر ئەگام لێ نییە قسەش بکەم موچی بابم دەم کوژم ماڵی فەریدون جوان ڕێی ئێستاوا کوڕەکەی بەتەمانە سڵحی ئەگەر بکەن بیکەنەوە زیر سەناوە ساناوە چییە یعنی خینی بابی بە پلەی وەزیری چیە بالمقابل ئەو گۆرانانەی کە سەرەگەر ماڵی خورشی تەرچی و کێشەیان هەبوو ئازادیام کە خە بە فیتی پاراستن باوکی کوشە خۆمان دەزانین لە خەبەرەکان کویان داڕشت ئەوە نەبوو کێشێکی کۆم ئەگە کێشەی کۆمەڵاتی لۆ خەبەری کوڕوودا و کوردستان بیساری و بە ئەو میدیای پارتی ئەو کاتی بەو ئاڕاستە بوو داعم بووە نەکوشتن بووە ماڵی فاخیر مێرگە سۆری ینی با بنەماڵە تەفرت نابن کوڕەکانی ئەم بۆ خۆم راپۆرتمان لەسەر ئەو تاوانەی کردی تەلەفۆنیان لە بۆ من کردی ئەو پەیوەندیان بە من کردی لەگە شێوانی شەودەین پێکەوە ئیشمان دەکرد لاوەی عەبدێش و باد دەیگوت دەبی لا بدەیت لەگە هەردووکمان تووشیدەوە دەو بوو کورد کاچ خۆم هەموو ئەو عائیلانە بەنمونە هەتا سوورچەکانش بەشیان تەسلیم بوونەوە چەند نمونەیەکی ناشیش نیاپشاندا هەموو ئەوانە دەکرێت دەرەقەتی پارتینیان باتەشم قەزەکەی معەلەق دێنمەوە بەس ناچم ببمە پارتی ناچم لە تەلەڤیزیۆنەکانیش ئەمن لە هەموو کە زیاتر دیفاع لە پارتی بکە یعنی بۆیە جوانی ئینسان لە دەموچاوی شوکولیزان نییە لە هەڵوێستە ئینسانێک بە هەڵوێستێک دەبینی کە یارمەتی سەک دەدا خۆش یارمەتی هەژارێک دەدا ڕێگایەک پاک دەکاتەوە جوانیەک فرێداتە ناو ژیان پێچوانەکەشیان
بالمقابل لە ئاست ئەوان وەرە سەیری بنەماڵی شەید سەردەش کە لە چقی هەولێرێ بنەماڵەشی هەژار بێ پارە بێ حزب بێ عەشیرەت چقینە و تەسلیم نابن چەند جوانی دەداژەن بنەماڵی بارزان گەعێتلی ئەو گەنجەی بەفولایت کوڕە خوشکەکەی عەلی حوسێن جەبار جەمال غەریب کوشت عەشیگەری 1.5 ملیۆن دۆلاریان پێدا سویدا چۆن ماڵیان و نایکی تا نەیاگرت جوانێکیاندا خۆیان و ئینسان لەجێ خۆی تووشیوانە بە ئەوانەبی ڕێزیان دەگریت توش ماڵی شەید سەردەش بژێژ دەبی برای شەید مامۆستا جیان بە تاقتنە سوێنا و 200 پارتی لە ئەمریکا یەکەم جار چالاکی جەماوەری کاک شاخەوان کردی سوێنا ئەو هەموو گورگەی هەیبەتی مەسرور بارزانی شیشکاند ئابڕۆشی برد کاکە تو مەجبوری باسی مامۆستا جیهان بکەی مەجبوری باسی شەید سەردەشکەی هەتا ماڵی شەید کاوە مەسەلەن تەسلیم نەبوونا ماڵی شەید سۆرانی مامەحەممەد تەسلیم نەبوونە من ئەزانم ئەوانش خۆڵیان نەگەردرایە بەڵام لایەکی ماڵی شەید دوودات سازشیان کرد بەنمونە پشتیوان سادق پێشوازی لیان کرد بە هەر حاڵ دوایین نمونە هاوڕێیان هەرچیەکان بزانە سازشیان نەکرد و خاون ئەو بوونە ئیلهام و جوانی لە بۆ هەموو خەڵک بەس بەشێک من ئەڵێن بەشێک لە سوورسیەکان سازشیان کرد یعنی بچووک بوونەوە بەشەشیان هەندشیان هەند عزت نەفسەوە و تەسلیم نەبوونەوە و بەرەی مقاومەتدانا مقاومەی ئێران نا مقاومەی کە سازشیان لە خینی حوسێن ئاغا و سوورسیەکان نەکردەوە بۆیە ژیان یەکسانە بە جوانی تۆ قوربانیەک دادەنێ ئازار دەبینی بەڵام جوانی دەبی هەر لەبەر هەندی هەموو ئەو پێشمەرگە و خەڵکە تێگۆشەری قوربانیان دانێ ڕەمزن خەڵک ڕێز لە بنەماڵەکانیان دەگری هەموو ئەوانش خیانەت و تاوان دەکەن بوونە لەکە شەرمەزاری